دوای گەیشتنی راپۆرتی سێمی یاسای چاکسازی حکوومەت بۆ پەرلەمانی کوردستان، پەرلەمانتاران نیگەرانی و تێبینی وردیان لەسەر جێبەجێکردنی ئەو یاسایە بۆ دروست بووە. بەپێی راپۆرتەکە زیاتر لە 1 ملیار و 360 میلیۆن دینار بۆ خەزانەی گشتی گەڕاوەتەوە، بەڵام کاریگەریەکانی گەڕانەوەی ئەم پارەیە لە سەردۆخی موچەخۆران و خزمەتگوزاریەکان دیار نییە و ئاماژەش بە سزادانی هیچ کەسێکی گەندەڵ نەکراوە لەسەر بەهەدەردانی ئەو پارەیە، هەروەها بە تەواوی ڕوون نەکراوەتەوە ئەو پارەیە چۆن و لەلایەنکێوە بەهەدەر دراوە. ئەوەش نیشانەی پەردەپۆشکردنی گەندەڵیەکانە کە دەسەڵات خۆی ئەنجامی داوە. ئێمە دەمانەوێت کە داهات دەگەڕێتەوە بۆ حکوومەت لە خزمەتی خەڵک بەکاربێ. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش ئاماژە بۆ دەکات ئەو ئەنجامەی کە دراوە بە ئێمە سەبارەت بە جێبەجێکردنی یاسای چاکسازی هیچی لە دۆخی ژیانی هاوڵاتیان نەگۆڕیوە، بەڵکو تەنها داهات بۆ دەسەڵاتداران گەڕێنراوەتەوە. راپۆرتی چاکسازی ئێستاش هاتوۆتە پەرلەمانی کوردستان. لە راپۆرتەکەدا کۆمەڵێک دەرەنجاممان بۆ دەرکەوتووە کە پارەیەک یاخود داهاتێک گەڕاوەتەوە لە ئەنجامی جێبەجێکردنی ئەو راپۆرتە بۆ حکوومەت، بەڵام ئەو داهاتە هیچ کاریگەریەکی لەسەر بار و گوزەرانی خەڵک نەبووە. دەبینین ڕۆژ بە ڕۆژ نرخی کەلوپەل گرانتر دەبێ، نرخی بنزین گرانتر دەبێ و هەروەها دۆخی موچە هەر باش نابێ. بە 20 ڕۆژ ئینجا لیستی موچە هەمووی دابەش دەکرێت و پلە بەرزکردنەوەی فەرمانبەران تا ئێستا نەگەڕاوەتەوە و هەروەها گرێبەستەکان تا ئێستا نەکراونەتە هەمیشەیی و هەروە پرۆژە یاسای بودجە نایەتە پەرلەمانی کوردستان کە هەموو داهاتە هەیە بۆچی پرۆژە یاسای بودجە حکوومەت ناینێرێ. لای خۆشیەوە سەرۆکی دەستەی دەستپاچی لە هەرێم دەڵێت لە کاتی قەیرانەکاندا چاکسازی پێویست و زەڕور دەبێت ئەگەر ئەو یاسایەش وەکو خۆی جێبەجێ بکرێت تا ئاستێکی باش ڕەنگە ئەو هەڵانەی لە ڕابردوودا کراون ڕاست بکرێنەوە. لەبارەی یاسای چاکسازی شەو دەڵێت بەشێک لە سێکتەرەکان هەنگاوی سەرەتایی بۆنراوە. ئەو قانوناگە وەکو خۆی جێبەجێ بکرێت کە لە راپۆرتی سەر ڕۆژ ڕاوردوو هەنگاوی باشنراوە، بەڵام هەندێک سەکتەر بەرەو پێشچووی زۆر باشچووە، هەندێک سەکتەر ڕەنگە لە ناوەڕاستا بێ و هەندێک سەکتەریش یعنی کەم سەکتەری تێدا هەنگاوی تێدا نەندرابێ. ئەکید ئەوە دەبێتە هەنگاویشی گرنگ بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵانەی کە لە ڕابردوو لە ئەدا و جێبەجێکردنی کەرتی وەزیفیدا کراوە و دەرگاش دەکاتەوە بۆ چاکسازی گەورەتر و بەتەکید لەگەڵیشیدا کۆمەڵک داهات دەگەڕێتەوە. بەڵام بەڕاستی ئەو خۆ دەزانیشی وەزارەی دارایی ئێمە نازانین تا ئێستا تا کۆی یاساکە جێبەجێ نەکرێ، ڕەنگە ئاسان نەبێت و ئاسانگاندم کەی چەند پارە دەگەڕێتەوە. کار دەکەین بۆ چاکسازی. بەپێی یاسای چاکسازی و ئەو بەڵێنە بووایە کە سەرۆکی حکوومەت لە نێوهۆڵی پەرلەماندایی دەبوو هەر 3 مانگجارێک دەرەنجامی ئەو یاسایە بە راپۆرتێک بهاتایە بۆ پەرلەمان و تا ئێستا دەبوو زیاتر لە 7 راپۆرت بگەیشتایە پەرلەمان، بەڵام تا ئێستا تەنها 3 راپۆرت گەیشتووە و دەرەنجامی ئەو چاکسازیەش هیچی لە دۆخی موچە و ژیانی هاوڵاتیان نەگۆڕیوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.